پرسیارێکم هەیە ئێمە لە کۆمەڵگەیە کەسانێکمانەیە جۆ بە وعد و بەڵێن نادەن خەڵکیش زۆر متمانەیان پێ ناکە ئەمە هۆکاری چییە؟ پەیوەندی بە چیەوە هەیە؟ بەڕای من لە سەردەمی ئێستادا دەگەڕێتەوە بۆ زیاتر بۆ پەروەردە بە جیاوازی لەگەر ساڵانی بابرێن ڕابردوو کۆن ئەگەر بەراورد بکەیت لە بینی مرۆڤەکان ئێستا زۆر خەڵک هەست پێ دەکە دەڵێ خەڵک وەکو خۆی نەماوە یعنی لەگە جاری زارن سەبەبەکەش پەروەردەیە زیاتر پەروەردەش بەڕێی من دەگەڕێتەوە بۆ پەروەردەی ماڵ ناوماڵ هەم پەروەردەی قوتابخانە پەروەردەی بەڕای جاران پەروەردە بە قووەتر بوو لە ئێستا بێگومان ئێستا مەکتەبی بۆ نمونە مەکتەبی ئەهلیانە ینی مەکتەبی حکومی ئەهلیە جیاکردنەوەی سیستەمی پەروەردە لە یەکتر ئەوە وەکوبرەی سلبیاتەشی زۆری ینی قسەکانت ئەوە ئەگەێنێ لە مناڵەوە پێویستەکە فێری وعد و بەڵێن بکرێ ئەو لە مناڵیەوە یەک لە ماڵەوە دووش لە مەدرسە سێ لە مزگەوت ینی ئەو شوێنانە شوێنی ئەوەنە کە مرۆڤ پێ بگەێنێ شوێنی پەروەردەن شوێنی ئەوەنە کە مرۆڤ پێ بگەێنرێتن کەم و کوڕی زۆر هەیە ئێستاکە چ لە پەروەردەی ماڵەوە بێ چکە کاتی خۆی کابراایەک دەبینی ئیشی یەکرد لە بەیانی تا ئێوارە ماڵ و مناڵی هەموو فەسڵەکە بە خێو دەکرد با برندستانە لە ماڵەوەدا دەنیشت ئێستا کە لە ماڵێکا دەبینی کابرا 5 کەس ئیشەکاتن پێڕناگاتن ینی ئەزە مناڵێک ئەگەر بێت و لە ئاوهەوایەکی وا پەروەردە بگرێتن دەبینی کێشەیەکی زۆری بۆ دروست دەبێتن تر فەرمو بیگەڕێنەوە دەینێرێ مەکتەب لە مەکتەب مامۆستایە کە موچەی نەبێتن چۆنە مناڵە پەروەردەکاتن ینی مامۆستایەک بەخۆی لە سترێسا بێ مامۆستایەک بخۆی سایکۆلۆژیەن مێشکی تەواو نەبێتن ینی باشە لە کۆمەڵگەیەکە ئەگەر وعد و بەڵێنی تیان نەما چی ڕوەدا زیانەکانی چییە؟ زیانەکانی ئەو ئێستا کە بۆ نمونە ئەو کێشانی لە کوردستان لە تەلەڤیزیۆنەکانە دەیبینی مەسەلەی کوشتن دەبینی وا دەکەیت زاوایەک خەزوری ئەکوژێ خەزورێک زاوایە کوژێ یانەوت کابراایەک لەسەر فولای تێکا کابراایشکا ئەکوژێ لەسەر دوو کەلیمە قسە کەستە حملی نەماوە ینی ئەوانە بەڕاستی سلبیاتی زۆر لەسەر کۆمەلگا دروست دەکات. دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ جەنابەت خۆشحاڵ بێت. ئەو برادرە باسی یەکێک لە کاریگەرترین هۆکارەکانی ئەم بەڵێن شکێنیەی کرد ئەویش بریتێ لە پەروەردەکردن. بەجددی ئێمە هەموو جارێ لە زۆربەی ئەڵلقەکانە ئەم قسانە دووباراکەینەوە پەروەردە زۆر گرنگە لە مناڵیەوە دەست پێ بکە ئەو مناڵە فێر بکرێ چۆن خاوەنی وعدی خۆی بێ خاوەنی بەڵێنی خۆی بێ. جا پەروەرشارەکانمان زۆرن ئەوانەی کە کاری پەروەردە ئەکەن زۆرن. بۆ نمونە مامۆسای ئاینی لە مزگەوتە پێویستەکە ئەو مناڵەی کە دێتە ژێر دەستی کە وەکو خامێک وایە لە دەرەوە فێری ئەنواع و ئەشکال خوڕەوش دەکرێت لە باش لە خراپ پێویستەکە وەها مامەڵی لەگەڵا بکە چۆن پەروەردەیەکی تەندروستی فێر بکە پەروەردەیەکی جوانی پێ بگەێنێ و لە سەروی هەموو شێوە فێری ئەوەی بکات چۆن بەڵێنەکەی بباتە جێ خاوەنی وعدی خۆی بێ و فێری ئەوەی بکات درۆنەکە فێری ئەوەی بکە متمانەی بە خەڵکی تر هەبێ و متمانەی خۆی لە دەست نەدا لە لای خەڵکی تر. بە هەمان شێوە دایک و باوک کە قوتابخانەی یەکەمن لە سەر ئاستی پەروەردەکردنە بە هەمان شێوە لە لای مامۆستای قوتابخانە خۆی بۆ خۆی منزومەیەکە منزومەیەکی پەروەردەیە پێویستەکە ڕۆڵی خۆی ببینێ لەم بارەیەوە چونکە مناڵ خامە مناڵ وەرەقەیەکی سپیە لە ماڵەوە دایک و باوک بە جۆرێک پڕێکاتەوە لە قوتابخانە مامۆستا بە جۆرێک پڕێکاتەوە لە مزگەوت مامۆسای ئاینی بە جۆرێکی تر پڕێکاتەوە هاوڕێکانیان کە بۆ خۆی یەکێکە لە پەروەرشار ینی هاوڕێ مەصدەرێکە لە مەسادری پەروەردە و تەربیە کاتێک کە مناڵێک ئەچێتە دەرەوە زۆر جار ئەو جنێوانەی کە فێرە بێ ئەو ئەفعالە ناشرینانەی کە فێرە بێ ئەو خوڕەوشتانەی کە فێرە بێ لە هاوڕێکەی و فێرە بێ لە برادرەکەی و فێرە بێ بۆیە زۆر گرنگە کاتێک کە ئەڵێن دایکان و باوکان یان مامۆسای قوتابخانە یان مامۆسای ئاینی ئاگاداری پەروەردەی مناڵەکانتان بن لە ڕووی برادرەکانیانەوە لە ڕوانگەی برادرەکانیانەوە بزانێت چێ برادرێتی چێ هاوڕێیەتی لەگەڵ چێ یا هەڵسو کەوتەکە و دائنیشێ و دێت و ئەڕوا و مامەڵەکە ئەمە زۆر گرنگە و لەسەروی ئەوەشەوە فێر بکرێت ئەو مناڵە چۆن بەرامبەر قبول بکە
وا بکە وەکو باسم کرد ئەمە زۆر قورس و وەگەڵێ گرانە متمانەی خۆی لە دەست نەدا لە لای خەڵک چکە ئێستا ئێمە ئازانین مناڵ کە پەروەردە ئەکرێ کاتێک کە گەورە ئەبێ گوێ نادا کەسێکی لە دەرەچێ طبعاً بەگشتی باز ناکەم ینی تایەتی زۆر باشی تایە بەڵام وەگەڵێ خراپەکە باڵی کێشاوە بەسەر باشەکەیە کاتێک کە گەورە بێ گوێ نادا ئەم کەسە متمانەی لە دەست داوە لای خەڵکیاننا ئەم کەسە خاوەنی بەڵێنە ینی گوێ بە کەسایەتی خۆی نادا چونکە بەڕاستی ئەم بابەتەی باسیەکەین یەکێکە لە کۆڵەکەکانی کەسایەتی ینی سە کەسایەتی من چۆن تەکامل ئەبێ ینی چۆن کامڵە بێت چۆن تەواو ئەبێ یەکێک لە مەرجەکانی کەسایەتی ئەوەیە ئەو کەسە خاوەنی بەڵێنی خۆی بێ خاوەنی وعدی خۆی بێ لە هەر ڕۆژە و لە پەتێک یاری نەکە هەر ڕۆژە و قسەیەک نەکە کە خاوەنی بەڵێنی خۆی بوو خاوەنی وعدی خۆی بوو ئەوفوا بالعقود کە خوای پەروەردگار لە سورەتی مائیدە لە سەرەتای سورەتی مائیدە ئەفەرمێ تەواو ئەمە خاوەنی کەسایەتێکی بەهێز و بڵند و بەرز